عرب بەڵێ المەبنی على باطل باطل، يعني تۆ لەسەر هەڵە بنیاتن ناوە، هەر شتێ لەسەر هەڵە بنیاد بنیان هەڵە دەرەچێت. بۆیە تکال لێ یەکەم مراجعەیەشی بڕیارەکانی خۆ بکە، بیر لە مستەقبەلیم کچە و کەرەوانێ ئەوەی تۆ ئەیکەی مەترسیدارە نابێ سووربی لەسەر ڕاوبۆچوونەکانێ. هەکچی من باوکە گیان خۆ من مناڵ نیم ڕێی خۆم بگۆڕم 100 ساڵی تریش بێ من هەرە و قسەیاکەم و سوورم لەسەری من خۆشم و ئامۆزاکەشم ئەناسم. کاک دکتۆر گیان باوکم و باوکی ئامۆزاکەم ئەنی مامەم زۆریش لە کوڕەکاکەن ئەجینە ئەویش لەگەڵ ڕێی منایە بە و هاوسەرگیری ڕازی نییە. کاک دکتۆر گیان من بە جەنابە بڵێم من ئەم کچەی خۆم کە ئەڵێم باب و ئامۆزاکەی خۆم بێ ئەم کوڕە من ئەزانم کاکەش مەناسم دوایەوە خۆشم لەخوا بەزیابێ ماڵ و مڵکێکی زۆرمان هەیە ئەڵێم بێم بە ئامۆزاکەی خۆم دوو ڕۆژیکە ئێمە نامین و ڕووی نەخەبرەوە با ئەمیش بۆ خۆی ژیانێکی بەختەوەر بژی ماڵ و مڵکەکە و سەربەت و سامانەکە بۆ ئەمان بێنێتەوە بۆ ئامۆزاکەم بێنێتەوە باشترە بۆ بێگانەیەک بیبە. ئەی تۆ چ حسابێکی بە قوربان ڕاستە تۆ تاجر و بازرگانی بەڵام تیجارەت بە کچتەوە ناکرێ بابەجان باشە تۆ بە پرسیار لەکەم کوڕە هەیە الحەمدولله باشە کە ژنی بۆ ئەهێنی ئەگەر ئەو کچە وەرەسەی بەرکەوێ نایهێنێ بۆ کوڕەکەی تۆ ئەمە قانونی حیاتە بە قوربان خوای گەورە دایناوە کچ بەشی خۆی هەیە ئەیهێنێ تۆ ئەگەر کچەکە دەی بە کوڕێکی تر بەشێگە بە کچەکەش بووکەکەش بەشێگەیەنێ یەکسانی تایە ئەمەوە نییە تۆ بێ بە من لایەکی تری شەوانێ کاکە گیان پارەکە بەختەوەری بۆ ناهێنێت و هەربیل لەوانکەی تۆوانێ پارە تۆ یەکچەکە و بە پارە بگۆڕیتەوە بەس بەختەوە نابێ. ئەزانی وەکو چی وایە بولبولێ بێنی لە ناو قەفەزێکی ئاڵتونا داینی هەمووی ئاڵتونە کەم ژن هەیە لە قەسرێکادا ناوە سیاری هەیە ئاڵتونی هەیە زێڕی هەیە ڕۆژی لە وڵاتێکە بەڵام لەگەڵ مێردەکەیان ناژی تەمەنیان جیاوازە لێک تێناگەن وەکو وای لە دۆزەخابێ یا خۆی کوژە یا خەڵکە کوژێ یا تووشی نەخۆشی دەرونیە بە یا تەلاق بۆ بەدەستی خۆ ئەوە دروستەکەی براکەم لەسە کەی باوی ئەوە ماوە بە زۆر بێ ئەگەر ئەو نەخۆشیە بۆ ماوەیە نەبووایە وەڵی کوڕێک کچەکە مەیلیشی نەبووایە بەس تۆزێبی و تا تۆ بڵێ لەگەڵ یا سەرکەوتوو بنیمە هاوکاریمانەکردن بەڵام ئێوە خەتەرترین شت ئێستا ئەمیش ڕازیکەی ئەی نەخۆشیەکە چیلەکەی باوکە ئەو نەخۆشیە بۆ ماوەیە چیلەکەی هەیە گوێزرێتەوە بە قوربان تۆ هەڵگریت و براکەش هەڵگرێتی بۆ مناڵەکەی نەقلەبێ بۆ دوو وەکشەکە و نەقلەبێ ئەمە چیلەکەی ئەو کاتە زەمیرێ مرتاح نابێم عەزابە دەیاویژدانە بە قوربان تۆ بۆ بەدەستی خۆت چاڵ بۆ کچەکە هەڵەکەنی ئەمە تەلەبێ با بخوێنی خوێندنەکەی تەواوکە دوای تۆ پارە و تەعینا نازام چی و وەزانی تر ژیان کۆتاییە ئەگەر ئەم کچەش و بە برازاکە و نەکە ژیان کۆتاییە وان نییە براکەم. وەڵی کاک دکتۆر قەلقتان کردم بڕاست بۆ قەلق دەکەین بە قوربانی من باسی حەقە تۆ هاتووی کێشەکە و چارەسەر بێنێ پەنا بۆ ئێمەێناوە ئێمە شتەکانی خۆ درۆ لەگەڵ ناکەین کاکە شتەکانی بۆ ڕوونەکەینەوە شتەکانی بۆ ڕوونەکەینەوە بە قوربان ئەڵێن ئەمە ئاوایە ئەم کچەی تۆ ئەم کوڕی خۆش ناوێ لە هەمان کاتیشان لە هەمووی مەترسی دارتر با بینە سەری ڕێی تۆ کچەکە ڕێیە گۆڕی کاڵێ ناگۆڕێ مەڵە مناڵم خۆ مناڵ نییە گەورەیە و ئەڵێ مناڵ نیم و ئەتوە ئەزانم چیەکەم و ئەزانم ئەم کوڕە لەگەڵی سەرکەوتو نابم اینجا ئامۆزاکەشی قەناعەتی لا دروست بووە بۆ لەگەڵ براکەتە قسە ناکەی بۆ پێی ناڵێ بڵێ باوکە گیان بۆ زۆر لەمە بکەیت وا ئەممان دەرزیەکمان لێ خۆشەویستیمان قسە ناو دڵیە و برازاکەتی خۆشویست چێشەمان لێ باوەشماکە ناکرێت با بڵێن گریمان دوامان کرد ئەی ئەم نەخۆشیە بۆ ماوەیەکە چۆن چارەسەرەکەی خۆ چارەسەری نیە و بۆ ماوەیە نەقڵە بێت ئێتخوا تۆ نەوەیەکە ببێ کە چاک بزانی ئەم کچە بە زۆر بێ بە و نەوەیەکی بیرکۆڵە دەبێت خاوەن پێداویستی تایبەتێ دەبێت بۆ کەم خێزان هەیتر بارودۆخێکی وا هاتووە ئەوان بیانزانیا ئەگەر خزم و کەسە قەت هاوسەرگیریان ناکرد ئەو ژنخوازیان ناکرد بەڵام ئێمە سا ئەو کاتە کەس پێی نەوتون لەوان نیانزانیوە ئێمە پێ دەڵێن ئەڵێن ئەوە دروستە بێ یعنی معقولە ئیخوای گەورەش وەڵا عەزابە دەیە وەڵاهی تۆ باوکێ بزانێ مناڵەکەی بەرەو بەدبەختیە با بەرەو چوزانم حاڵەتێکی خراپیە بە وەڵاهی گوناحبارە بی چووکە بەدەستی خۆتە ئەگەر تۆ کە باسی ئیمانەکەی تۆ جارە هەر باسی ئیمانمان بۆکەیت خوای گەورە وای فەرموو پێغەمبەر دوودی خوا لێسەوە یەکاکاوە نیان تۆ کەس بە زۆر بەوەشوو کاک دکتۆر من دووشتی بیرکەوتۆ با بە جەنابە بڵێ یەکێکیان من لەوە ترسم دوو ڕۆژی کە ئەم ئامۆزایم کە گفتم پیاون تووشی کە لە ڕقی و عەسەبیەتی بیگری و بێت تۆڵەی دواڕۆژ کە ئەم شووی پێ نەکا لە ڕقا ئەویش تۆڵەیەک لەم کچە بکات و بەدبەختێکی گەورە بەسەر ئێمە ئابێنێ و خزمەتێکەشمان تێکچێ دووەمیشان لەسەر ئەو نەخۆشی شتەی کە جەنابە باسی کرد بۆ ماوەیە چییە
ئەوە خزمێکی خۆمان هەر بڵین خاڵۆزاپور زایەک بوون بەڵێ کە زەواجیان کرد ماڵێکیان بوو ئەم لێوەی سەرەوەی هەر لێوی سەفەی ئەڕنەبی پێڵەن بەڵێن بەڵێ ئەوە بەو نەخۆشی بیا هەر ئەوە بێ خۆزگە ئەوە بێ ئەوە عملیاتەکرێ و چارەسەری هەیە کێشەی زمانی بە دووسەبێ بەڵام ئەمە تووشی بیرکۆڵیەکە لە بەرەبابتان هەیە ئێمە تەقیزەکانمان بۆ نەهاتن مناقەشەمان نەکرد دوو کەس هەیە لە بەرەبابتانە هی خوشکەکە و هەیە ئەو برایە و هەیەی لێ ئەمە کە فەحسیشتان کردو پیان و تو نەمە بۆ ماوەیە ئێ بۆ بەدەستی خۆ تووشی ئەوەیەکەی دوای ئەوەن دێشت تێ بە قوربان وەگەورە فەرمی عەسا ئەن تەکرەهە شەیئەن وهو خەیڕ لەکم ڕاستە یعنی ئەمە خوای گەورە ئەفەرمێ ئەڵێ جاری وا هەیە تۆ ڕقل لە شتێکە ڕقل لەوەیە ئەم کچە و شوو بە برازاکە و ئامۆزاکە و ناکەوەنێ ڕاست بڵێن ئامۆزاکەی برازاکەی تۆ یا ڕقل لەوەیە شوو بە کچی کاک عەزیزکە کە تۆ ناو ناعەزە شەل من هیوادارم ئەو وشانە بەکارمێنە کابراگە قاچێکی تەواو نێخان پێداویست تایبەتە ئەم وشە ناشرینانە چێ بەشە لە خوا دروستی کردووە ئەمانە بێ گۆڕانکاری کاکە لە فکرتانە بێت باشە شووی بە کوڕی کاک عەزیز کرد باش نییە بەڵێ ئەی ئەگە تۆ پێ و ناخۆشە کێ ئەڵێ ئاەتی خخوای بەسەر تەطبیق نابێت شتێت تۆ ڕقلێتی بە خێرشکێتەوە بە قوربان کێ لە خێر نێبەوە ئەی ئەو دیویشی هەیە ئەڵێ جاری وایە تۆ حەزت لە شتێکە بەڵام شەڕی بەوتایە لەوانەیە ئەوەشیان دەرێت تۆ حەزەکەی شوو بە برا زاکە بکە کێ لە شەڕیتیانە بۆ شەڕ لەگەڵ کۆمەڵێ شتاکێک کە لە دەسەڵاتی تۆیانە جینا دەسەڵاتی تۆیانێ بە قوربان من تێناگەم تۆ بۆ ئەوەندە یعنی ئەمە جەرگتە جەرەگەزانی جەرگیانی چی ئەزانی باوەگیانی چی بۆ مناڵەکانی بە قوربان خۆی بەختەکە خۆی مەموو جارێڵین لەوانەی خوشکبرا حەز نەکە خوشکبراکەی لە خۆی باشتر سەموو دایک و باوکی حەسەکە مناڵەکەی لە خۆی باشتر بە قوربان من تێناگەم بۆ تۆ ناتەوێت مناڵەکە و بەختە وەربێ